جەنابی یان مەشهەدانی کامیان دەچێتە سەر کورسی یەکەمی پەرلەمانی عێراق لە پشکی سوننەکان. گەڕێکی دیکەی ململانەی نێوان سوننەکان لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمان دەست پێ دەکات. کورسی سوننەکان تا هەڵبژاردنی داهاتوو بە بەتاڵی دەمێنێتەوە. نزیکەی 9 مانگە محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق لە پۆستەکەی لادراوە و لەو کاتەشەوە کورسی یەکەمی دەسەڵاتی سوننەکان بە بەتاڵی جێماوە و کوردێکی فەیلی لەسەر حسابی لایەنە شیعەکان لەسەر کورسیەکە بە کاتی دانیشتووە کە موحسین مەندەلاویە. لایەنە سوننەکان پێشتر نەیانتوانی بگەنە ڕێککەوتن و هەریەکە لە مەحموود مەشهەدانی و سالم عیساوی کاندید بوون، بەڵام کەسیان هەڵ نەبژێردران و دەنگی پێویستیان نەهێنا و گەیشتنە بنبەست. ئێستا لایەنە سوننیەکان دابەش بوون بەسەر دوو بەرەتە. محەممەد حەلبوسی 6 لایەنی سوننەی کۆ کردوێتەوە و زیاد جەنابی پەرلەمانتاری تەقەدمی کاندید کردووە لە بری سالم عیساوی، بۆ مەبەستەش پشتگیری 56 پەرلەمانتاری بۆ کۆ کردوێتەوە. هەرچی مەحموود مەشهەدانیە وەک کاندیدی هاوپەیمانی سیادە ماوەتەوە و بەشێکی زۆری لایەنە شیعەکان پشتگیری دەکەن. لە پێش هەمووشیانەوە هاوپەیمانی دەوڵەتی یاسای نووری مالیکی پشتیوانیەتی. سەرچاوەیەکی ئاگادار لە بەغداوە دەڵێت هەموو مشتومڕەکانی دانانی سەرۆکی پەرلەمانی عێراق گەیشتوونەتە بنبەست و کورسی سەرۆکی پەرلەمان تا هەڵبژاردننی داهاتوو نادرێتەوە بە سوننەکان، چونکە ناتوانن لەسەر کاندیدێکی هاوبەش ڕێک بکەون. لایەنە دژبەرەکانی حەلبوسی نەدەتوانن خۆیان بە تەنها سەرۆکی پەرلەمان دابنێن، نەدەشتوانن حەلبوسی بخەنە دەرەوەی یاریەکە، بۆیە ئاماژەکان بەو جۆرەن کە بابەتەکە هەر وەک خۆی بە هەڵواسراوی دەمێنێتەوە. فشاری لایەنە شیعەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکی نوێی پەرلەمان پەیوەندی بەوە هەیە کە نەیانەوێت وا دەربکەوێت کە لایەنە شیعەکان ڕێگرن و دەیانەوێت سوننەکان بخەنە پەراویزی دەسەڵاتەوە، ئەگینا خۆشیان دەزانن کە ناتوانن پۆستەکە یەکلایی بکەنەوە و کات لە بەردەستدا نەماوە، چونکە لە دوای سەری ساڵی نوێوە دەست بە ئامادەکاری بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق دەکرێت.